بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتای هەموو ساڵێکی کۆچی بە مانجی محەڕەم دەست پێ دەکا. مانجی یەکی ساڵی کۆچی مانجی محەڕەمە. مانجی محەڕەم لە مانگە حرام کراوەکانە کە لە سەردەمی پێش ئیسلامیشدا شەڕیتیا نەکراوە کە ئێستا بەداخەوە حیساب بۆ مانگانە ناکرێت. مانجی محەڕەم ئەو مانگەیەکەوە کۆمەڵی مناسەبەتی تێدایە. یەک لەوانە عاشورا. عاشورا کە لە دەی محەڕەمە لە دەی مانجی یەک ئەو کە پێی دەوترێت یەوم النەجات کە ڕۆژی ڕزگاربوونی بڕوادارانە. ئەوە نییە کە ئێستا بە سیاسی کراوە بۆ مەبەستێکی تر بەکارهێنراوە، بەڵکو یادی عاشورا یادی ڕزگاربوونی ئیماندارانی موسا پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ کە لە دەست فیرعەون ڕزگاریان بوو، خوای گەورە دوژمنەکەیانی لە ئاوەغەڕە کردوم، ئیماندارانی لە بەحرەکە پەڕاندەوە. بۆیە وە پێغەمبەرانی سەلامی خوا لەسەر بێ دینەکەیان هەموو یەکە. کاتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆچی کرد بۆ مەدینە بینی جلوکەکان بە ڕۆژوو لە دەی محەڕەمە، فەرمی ئەوە چییە؟ فەرمی ئەوە لەبەرەوەی لەم ڕۆژە موسا پێغەمبەر خوا ڕزگاری کردووە، بۆیە لە شکرانەی ئەوە لە شادیانی ئەوە بە ڕۆژوو دەبین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی نحن أحق منكم أو أولى منكم بموسى. فەرمووی ئێمە لە پێشترین بە موسا. بۆ چونکە دینی پێغەمبەران هەمویان الأنبياء إخوة ودينهم واحد، هەمویان دینەکان تەوحیدە و هەمویان برای یەکن. جا رسول الله فەرمووی صلی الله عليه وسلم لئن بقيت إلى قابل لأصومن التاسع. فەرمووی ئەگەر مام بۆ ساڵی داهاتوو نوێژ بە ڕۆژوو دەبم، کەواتە بۆ ئێمە بوو بە سنەت نۆ و دەی مانجی محەڕەم بە ڕۆژوو بین لە شکرانە و شادیانەی ئەوەی کەوا خوای گەورە ئیماندارانی تیا ڕزگار کردووە لە چنگ فیرعەونەکان، بەڵکو ئێمەش خوای گەورە ڕزگارمان کات چونکە ئێستا موسڵمانان زەلیلن بەدەست فیرعەونەکانی سەردەمەوە. بۆیە ئێمەش جێی خۆیەتی بە ڕۆژوو بین، سنەتێکی گەورەیە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک لە عاشورا بە ڕۆژوو بێ ئەوە بۆی دەبێتە کەفارەتی ساڵێ. یەکێک لەو شتانەیە کە پێویستە فێری منداڵەکانمانی بکەین ئەوەیە کەوا مێژووی ئیسلامی. ئێمە عەقیدەی ئیسلامی لە پێش هەموو شتێکەوەیە، قورئان و سنەت. لەگەڵ ئەوەیشە مێژووی ئیسلامی بە منداڵەکانمان ئاشنا بکەین کە ئەم ئیسلامە هەروە بە ئاسانی بە ئێمە نەگەیشتووە، خەباتی بۆ کراوە و هەروەها هەوڵی بۆ دراوە و بزانین کە ئەم ئیسلامە کۆکەرەوە و کورتکراوەی هەموو دینەکانی پێش خۆیەتی، کە عاشورا بۆ لە دینی پێش ئەمەیە کە دینی حەزرەتی موسا بۆ سەلامی خوای لەسەر بێت. بۆیە مناڵەکانمان فێرکەین کەوا لە پێش ئیسلامە ئەم مانگە حرامەکان کە لەوانە مانجی محەڕەمە و 4 مانگ بووە، لەو کاتەدا ئەو مانگانە ئەگەر کەسێک قاتڵی باوکی خۆشی بینی بێ نەیکوشتووە لەبەر ڕێزی ئەوەی کەوا ئەم 4 مانگە حرام بوون، شەڕیانتیان نەکرا. بۆ ئەوەی مرۆڤایەتی ئیسراحەت کا و هەرچۆنێکی بێ لە 12 مانگ با 4 مانجی ئیسراحەت بێ، وردە بێ کە مانگەکانی کە شەڕیتیانە بێ، کە ئێستا بەراورد کە لەگەڵ مێژووی ڕابردوو تەماشا دەکەی بێباوەڕانی ئەو کاتی باشتر بوون لە ئێستا. بێباوەڕانی ئەو کات حرمەتی مانگە حرامەکانیان گرتووە، حرمەتی ئینسانەکانیان گرتووە. بێباوەڕانی ئەم سەردەما حیساب بۆ حەڵاڵ و حرام ناکەن، حیساب بۆ حیا و حرمەت ناکەن. بەوە کە ئێمە مناڵەکانمان پەروەردەکرد لەسەر ئەوە، ئەو کاتی گەورەی ئەم دینیان بۆ دەردەکەوێت کە چەند مافی مرۆڤی پاراستچووە، چەند حیا و حرمەتی پاراستچووە. ئەم دینە چەندە گەورەیە کە کورتکراوە و کۆکراوەی هەموو دینەکانە. ئێمە ژوارێ دەکات پابەند بین بە حەڵاڵ و حرامەوە، پابەند بین بە ڕۆژووگرتنەوە، پابەند بین بەوەی کە لە خراپەکان خۆمان بە دوور بگرین.